یەکێک لە بابەتانی کە زۆر سەرنجڕاکێشە بەلای منەوە دڵنیاشم بەلای ئێوەشەوە بە هەمان شێوازە لە میسر داونەکان مەنگۆل ئاساکان ناناوخانەیشان بۆ کراوەتەوە و 4 دانە لەم داونانە کە خاوەن پێداویستی تایبەتن کاری تیادا دەکەن کە هەر 4یان کچن ئەم 4 پێیان دەوترێت 4 پسکیتەکە یاخود ئێستا خەڵکی کەشیان کە داونن دەیانێت بێن لەم ناناوەخانەیە کار بکەن. بیرۆکەی ئەم ناناوەخانەیە خاتوونیەکە کە خوشکەکەی دارە بێگومان ئەمە خوشکەکەیەتی ئەویش داونە بۆی هاتووە دەڵێت پێم خۆش بوو ڕێستۆرانتێکم بکرداتەوە سەرجەمێ و کەسانی کە کاری تێدا دەکەن کەسانی داون بوونایە. دەچین دیمەنەکان دەبینین واروەها زانێری زیاتر لەسەر ئەم بابەتە بۆتان دەخینە ڕوو کە باس لەوە دەکات یەکەم ناناوەخانی تایبەت بە کاری هەویر لا شاری قاهیرەی پایتەختی میسر کرایەوە کە سەرجەمێ و کەسانی کە کاری تێدا دەکەن خاوەن پێداویستی تایبەتن لە جۆری داون یاخود مەنگۆل ئاسا لەم ناناوەخانەیەدا ڕێگە دەدرێت بە داونەکان کە لە پێناو دروستکردنی پەیوەندیەکی بتەوە لە نێوانیاندا و جەختکردنەوە لەسەر پەیوەندی هاوڕێیانیان لەژێر ناوی گروپی 4 پسکیتەکە کار بکەن و لە هەمان کاتیشدا بڕەپارێکیان دەست بکەوێت. ئەم داونانە بە هاوکاری یەک وەکو یەکتیب لە نێو ناوناوخانەکەدا کار دەکەن. یەکێک لە داونەکان کە لەسەر شاشەدا دەبینین ناوی هایدیە. هاید دەڵێت لێرە پسکیت و هەویر و هەموو شتێک دروست دەکەین و یەکێکی تریش لە هاوڕێکانی هایدی کە ئەویش بێگومان داونە ناوی سیبا